کە دەڵێ ئێمە لە دەرگاتان دەدەین ئێمە ڕاست دەدەینە دەچینە دەرگای هەموو خەڵکێ باشە یعنی من مەقالەیەکم خوێندەوە جارێک چەند پێ معجەب بوو مەڵێک کابرایە لە دەرگایدام لە ئەوروپا دەڵێ دەرگەم لێ نەکردەوە هەر لێیدا هەر لێ منە چت دەوێ کاکە من مەشغوڵم ئیشم هەیە گوتی دەکرێت دەقاک دوو دەقا گوتم هیچم پێ ناکرێ ئێدەی گوتی باشە مادەما ئەو عنوانە مەقالەکی جوانە لەسەر مەسیحیەت بیخینەوە لە بن دەرکەی و ڕەوان کردم بەس من ئەدایەکەی خۆم بکەم ماڵ بە ماڵ پێدا دەڕۆی ئەدای واجبێ کرد جێگا بە جێگا پێدا دەڕۆی ئێستا ئیعلام لە بەردەستماندا هەیە یعنی هەموو شتێک لە بەردەستماندا داروە کەم تەرخەمی تێدا دەکەین یعنی توانی شت لە بەرکەی ئێستا گەنجی توانات هەیە ئێستا مە سەیرم پێ دێ یعنی ئەوە عیبارەتی خۆمە بەکاری دێنم ببوورن تەمەشا مەلایەتیم مەکەن واللهی لە دەستم دابی هەر گەنجی حەدیث و ئاەتی لەبەر نەبی هوردی دەکەم لەگەڵ لێدانی آخر باشە معقولە تۆ گەنجی بڵێ مشتم پێ لەبەر ناکرێ تۆ گەنجی توانات هەیە خوا زاکرەیەکی داوە بە ئینسان کە ئینسان دەمری زاکرەکەی دەینن عولەما تەماشا دەکەن بیکە 100 بەش زیرەکترین ئینسان یەک بەشی پڕکردێنەوە تونۆی بەتار بەجێشتە ئەو هەموو فەراغە لەبەر چ یعنی بۆ نەتوانی شت لەبەر بکەیت یعنی ئەو ئینسانە لۆ خۆی وا تەمبەڵ دەکەی ئێستا لەو سەردەمە ئاوایە ناتوانم بەشداری دەورەیەک بکەم ناتوانم قورئان لەبەرکەم ناتوانم شارەزای سونەت بم ناتوانم دین زەحمەتە لەبەر چ زەحمەتە ئێمە ئێستا جاری وایە وەکو مامۆستایانی کۆمەڵی گرفتمانە یان دە ئافرەتی چەقا و سوودە و مقەسەیە جاری وایە دەی قسە لەسەر ئیسلامەتی دەکات چار ئافرەتمان نییە بێ جوابی بدات و هەرە بێ پیا دیفاع لە مافی ئافرەت بکەین باشە لۆ شارەزانە بن ئافرەتانیشدا لە دین شارەزا بن لە ئیسلامەتی شارەزا بن لە قورئان شارەزا بن یعنی خەڵکێکە بووە الحەمدولیلا لە ڕابردوودا ئافرەت زۆر شارەزایی لە دین نەبووە ئێستا هەر خەریکی فێری تەمبەری دەبی بە تەمبەڵی ئینسان ناگاتە هیچ جێگا بۆیە دەبێ بەڕاستی تەکان بدەنە خۆیان شەقاو باوێنە پێش لۆ خاتروێ شت فێر بن خەڵکی پێشی تەماشاکە جابری کوڕی عەبدوڵڵا فەرموێ یەک حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتیان لەکن عەبدوڵڵای کوڕی ئونەیسەی کاکە لەکوێیە ئەو پیاوە گوتیان وەڵا لە شامە ئەویش لە شاری مەدینە بوو دەفەرمێ حوشترێکم کڕی کە دەکا قیمەتی سیارەیەکی ئێستا یەک مانگ بەڕێکەوتم چوومە شام چوومە خزمەتی حەدیسەکەم جێلێ بوو یەک مانجش هاتمەوە گەڕامەوە جێگای خۆم دوو مانگ لە عەمەلی ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتدا لە دوای یەک قسەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بزانە چەند ئەجری هەیە ئەو ئینسانە کو فێری علم دەبی ئایا ئەو ئینسانە شتە لەبیر دەکا کاوا بە زەحمەت بەدەستی دێنی ئەخەیمە ئێستا جاری واشتەکان زۆر بە ئاسانیە لۆی قیمەتی نەمایە زۆر بە ئاسانیە لۆی ئینسانەکە ڕێزی نازانی